ئۆتۆمبیلی چوارپستۆن و بزوێنەر بچووک لە ئێستادا خواستی کڕیارانی لەسرە و هۆکارەکەی دەگەڕێننەوە بۆ گرانی نرخی بانزین و کەلوپەل و پێداویستەکانی ئۆتۆمبیل. سەمیر کڕیاری ئەو جۆرە ئۆتۆمبیلانەیە کە چوارپستۆنە و هاتۆتە یەکێک لە پێشانگاکانی ئۆتۆمبیل لە کەلار لەگەڵ یەکێک لە فرۆشیارانی ئۆتۆمبیلانە کەوتۆتە سەودا و مامەڵەوە. بە قسەی سەمیر گرانی نرخی بنزین هۆکارە بۆ ئەوەی پەنا بۆ کڕینی ئۆتۆمبیلی چوارپستۆن یاخود بزوێنەر بچووک ببات. لەلایەن ئەم معرزەوە با بڵێن هاتمە سیارە بکڕم کەچی سێرەی هەموو خەڵکی مرۆ منی سیاری ئەوواکە کە سیارەیە کەم بانزین بخوات کە مەسرف بێت بۆ نمونە سیارە دەچووە 3 پستۆنە سیارەیشی 4 پستۆنە بە زۆربەی خەڵک ئیمڕۆ ینی ڕغبەتی ئەوەیە کە 3 پستۆن 4 پستۆن بکڕێ حتاکو ئەمانە وێسیا بناچێتە دەور 6 پستۆن و 8 پستۆن. خاوەنی پێشانگاکانی ئۆتۆمبیل بەهۆی خواست لەسەر کڕینیان زۆرترین ئۆتۆمبیلی چوارپستۆن و بزوێنەر بچووک لە پێشانگاکانیان نمایش دەکەن و بە پێی ئامارەکانیش لە 170 ئۆتۆمبیلانە موشتریان زیاترە لە چاو ئۆتۆمبیلەکانی تر. وەکو ئیمڕۆ بازار و سیارە ئیمڕۆ خەڵک ڕووی لە سیارەکانە کە مەسەفی کەمترە لەبەرەوەی بنزین گرانە بنزین خەڵک ئەمانەی 6 پستۆن و 8 پستۆنی بۆ پێوە خاوەن ناکرێت زۆر تاسیری لە بازارەکەیش کردووە یعنی بەڕاستی خەڵک زیاتر ڕوو لەو سیارانەیەکە کە مەسەفی کەمە بەڵام بەعام ئەو سیارانەی کە کەم مەسرەفن بنزین کەم مەسرەفەکانی تر وەکو سیارەی متمابان ناو نێنین خەڵک زۆربەی پەری بەو سیارانەدا بەهۆی ئەوەی کە بنزین گرانە بەڕاستی بنزین شتێکە تۆ ڕۆژانە بەکارێنی لە ڕۆژێکە ئەگەر تۆ 10 لیتر بنزین بەکاربێنی 1100 دینار لەگەڵ 500 دینارە فەرقی زۆرە ئەو خەڵکیش خۆ دەزانی هەمووی موچە خۆرە. جیاواز لە بازاڕگەرمی ئۆتۆمبیلی چوارپستۆن نرخی ئۆتۆمبیلیش ماوەی چەند هەفتەیەکە بەرزبوونەوەی بەخۆ بینیوە و خاوەنی پێشانگاکانیش دەڵێن نرخی ئۆتۆمبیل لە کارگەکان گران بووە و پەیوەندی بە بۆرسەی جیهانیەوە هەیە نەک لە ناوخۆی هەرێمی کوردستان. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.